وكونا يكون كنا جرقم هرچی بود تواو امام جانشين لا توجد وشعر أواز لا يكون يقبل ذي من مكانم كميسي بلدان هاي غزده لو خالي درابي آغا درابي درابي بابي حفيتي ما درابي درابي برنام كليرو دردي مقران درابي درابي بیسەران و بینەرانی شاش جوانەکەی دێرین سڵاوتان لێبێوم کاتتان باش خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵقەیکینەی هەتاوی کوردستان بە ئێوەی ئەزیز گەشتمەوە بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە هونەرمەندی دیار و گەورەی کورد هونەرمەند حەسەن هونەرمەند حەسەن زیرەک لە ڕۆژی 29 یانزەی ساڵی 1920 لە گەڕەکی قەڵای سەردار لە شاری بۆکان لە پارێزگای ورمێ منداڵێک لە بنەماڵەیەکی هەژار لەدایک دەبێت و ناوی لێ دەهێنرێت حەسەن. باوکی حەسەن ناوی عەبدوڵڵای کوڕی ڕەحمانە. حەسەن 11 ساڵانە بێت کە باوکی لە دەستەیە دواتر دایکی بە ناوی ئامینە توانای چاودێری و بەخێوکردنی مناڵەکانی نەبووە بۆیە ناچار بوو دووبارە هاوسەرگیری بکاتەوە و مناڵەکانی با زیرەکیشەوە نەچوونە قوتابخانە و کرێکاریان دەکرد بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان. حەسەن زیرەک یەک خوشک و دوو برای هەبووە بە ناوەکانی محەممەد، ئەمین و حسێن و سارە. زیرەک دەربارەی جێی لەدایکبوونی و خێزانەکەی لە ژیاننامە شیعریەکەی لە کتێبی چریکی کوردستان بەم شێوەیە دەدرێت. خەڵکی بۆکانم کوردی خوێن پاکم، برام حسێنە و ئامینە دایکم، ناوم حەسەنە و باوکم عەبدوڵڵا، خوشکم سارایە و کاکەمینە کاکم. حەسەن زیرەک بە درێژایی تەمەنی مناڵی و گەنجی چەندین کاری جۆراوجۆری تاقی کردوێتەوە کوکرێکاری، شاگردی لە دوکانی خواردنەوە و شیرینی و قاوەچێتی و کارکردن لە چاخانە و بەردەستی کەبابچی لە بۆکان و شارەکانی دیکە. تەنانەت چۆتە پێنجوێن سلێمانی مووسڵ بەسرە و خۆزستان و باشووری ئێران بۆ کرێکاری کردن. قەد لە دونیادا نەبووە و بێجگاو لە ناخۆشی بەشم، قەد لە دنیادا نەبووە و بێژگە لە ناخۆشی بەشم. ئەی خودای چەند بێکەس و ئەی خوددا چەند بێکەس و بەدبەخت و چەند چارە ڕەشم. مدەتێک ئاوارە بووم و سەردەمێکیش دەربەدار ئەی ئەڵڵاو یا من. مدەتێک ئاوارە بووم و سەردەمێکیش دەربەدەر
حد نمدی روی آسودگی هر تووشی گێرە و قەرقەشم کاتێک زیرەک تەمەنی تەنها 7 بۆ 8 ساڵ بوو زۆر حەزی لە گۆرانی وتن بوو. لەو سەردەمەدا خەڵکی لە بۆکان سەرقاڵی گۆرانی وتن بوون لە کۆڕوبۆنەی جیاوازدا لە شەقام و بازاڕەکان. یەکێک لەو کەسانی لەم شارەدا ئاشنای مۆسیقا و گۆرانی وتن بوو لەم بوارەدا چالاک بوو. گۆرانی بێژێکی جوولەکە بوو بە ناوی شینگەجوو کە حەسەن زیرەک گوێی لە گۆرانیەکانی دەگرت. بە ئەگەرێکی زۆرەوە لەو تەمەنەدا شینگەجوو یەکەم مامۆستای نافەرمی حەسەن زیرەک بوو. حەسەن زیرەک لە تەمەنی گەنجیدا ڕۆژێک کاتێک شۆفێری دەکات لە ڕێگەی سەقز بانە لە کاتی کارکردندا ئۆتۆمبیلەکەی گردەگرێ و بەهۆیەوە کەسێک گیان لەدەستدەدات. بەم شێوەیە حەسەن زیرەک ئۆتۆمبیلەکە و شوێنی کوشتنەکەی بەجێدەهێڵێت بە ماوەیەکی زۆر بەترسەوە خۆی دەشارێتەوە. پاشان ئێران جێدەهێڵێت و دێتە عێراق بۆ دابینکردنی بژێوی ژیان. سەرەتا حەسەن زیرەک دەچێتە پێنجوێن و پاشان سلێمانی نیشتەجێی گەڕێکی دەرگەزێنی شاری سلێمانیە بێت لەوێ لە هۆتێلێکدا بە شاگردی کار دەکات هەر لەوێش هاوسەرگیری دەکات لەگەڵ ناسکێ. هەروەها 6 مانگ لەم هۆتێلا دەمێنێتەوە و ماوەیە کە چێتە شاری کەرکووک دواتر لە ساڵی 1950 زیرەک لە بەغدا لە میوانخانەی باکوور لەلای جەعفەر خاوەنی هۆتێل دەست دەکات بە شاگردی. زیرەک ماوەی 4 ساڵ لەم هۆتێلەدا کاری کردووە. لەو کاتەدا لەگەڵ ناسکی هاوسەری بەڕۆژ لە میوانخانەکەدا کار دەکەن و شەوانیش لە سەربانی بیناکە دەمێننەوە. زیرەک لەوێ گۆرانی دەڵێت. ڕۆژێک هاوپیشە و کەسانی نزیک لە هۆتێلەکە دڵخۆشی حەسەن زیرەک بۆ جەعفەر باز دەکەن. جەعفەریش هەرزوو تاقیەکاتەوە پلەی زیرەک لە هۆتێلەکە بەرزەکاتەوە. هەموو هەینیەک لە سەرتەختی میوانخانەی هۆتێلەکە دەست بە گۆرانی وتن دەکات. سنگ تاقیکی سرایایە ئەو نزیکی بەغدایایە بەوەی بادی هەوایە زولفی هەودا هەودایایە بە ڕۆژکە ئەو لە مداداتێیە شەوێ لە ژیوانە منایایە بۆ مەڵێ نەرمە نەرمە ئەو سەر بەغدا زۆر گەرمایە بدل حاسي لناكام كم عبادة كم شرمايا هەواڵ دەچێتە ڕادیۆ و کارمەندانی ڕادیۆ دەچن بۆ میوانخانە تا زیرەک بهێنە ڕادیۆ وەکو کارمەندی ڕادیۆ دایکمەزرێن. پاش ڕازیکردنی جەعفەر خاوەنی میوانخانە زیرەک دەچێتە ڕادیۆی کوردی بەغدا و بە هاوکاری عەلی مەردان و نەشەد عەبدوڕەحمان و حەمەی دەروێش و کەریم و سەڵاح و عادل عیرفان بەشداری بەشی کوردی ڕادیۆی بەغداد دەکات و مانگانە 4 گۆرانی بە 6 دینار پێشکەش دەکات. حەسەن زیرەک لە ساڵی 1953 لە بەشی کوردی ڕادیۆی بەغدا بە فەرمی دادەنووسێت. هاتنی حەسەن زیرەک بۆ ڕادیۆی کوردی بەغداد هاوکات بوو لەگەڵ سەرەتای پەنجاکانی سەدەی ڕابردوو بە وتەی خۆی لەگەڵ هونەرمەندان ناسراوەکانی مۆسیقای کوردی و ساڵانە لەوێ بۆلاوان عەلی مەردان، نەسرین شێروان، حەسەن و محەممەد عارف جزیری و شەماڵ سایب و تایر تۆفیق و ڕەسوول گەردی و ئیلیاس فەرەنگی و قادر دیلان. لە ساڵانی سەرەتای کارکردنی لە ڕادیۆی بەغدا سەرنجی گوێگرانی بۆ لای خۆی ڕاکێشا بۆ پێەیە شارەزاییەکی زۆری لە ئاواز و گۆرانی کوردیەکانی ناوچەی مکریان هەبووە. لە ساڵی 1958 حەسەن زیرەک دوای وەرگرتنی مۆڵەت لە بەرپرسانی ڕادیۆی کوردی بەغداد بڕیاری گەڕانەوەی بۆ ئێراندا پاشماوەیەک زیرەک دەچێتە مەهاباد لەگەڵ میرزا ڕەحیمە چنە ڕادیۆی کوردی تاران کە تازە دامەزراوە. سەرەتا بە 2 گۆرانی دەنگی تاقی دەکەنەوە و دەست بەجێ وەردەگیرێت.
لە ساڵی 1950 شانشینی عێراق لە کودەتایەکدا بە سەرۆکایەتی عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارف کەوت و حکوومەتی کۆماری لە عێراق ڕاگەیەنرا. حەسەن زیرەک لە کاتی گەڕانەوەی بۆ بۆکان دوای ماوەیەک بڕیاریدا بگەڕێتەوە عێراق. لە کاتی ئامادەکردنی گەڕانەوەی هەواڵی کودەتاکەی عێراق دڵەڕاوکێ و نیگەرانی زیرەکی لێ دەکەوێتەوە، چونکە ئەو کاتە لە ڕادیۆی بەغدا گۆرانی بێژ بوو. بە بۆنەی تاچ لە سەرنانی شا فەیسەڵی دووەمی عێراق و شا حوسێن لە ئوردون لە ڕادیۆی بەغداد ئاهەنگێکی گۆرانی ڕێدەخرێت. زۆر لە هونەرمەندان لەم ئاهەنگەدا گۆرانی دەڵێن. زیرەکیش کە تازە دامەزرابوو بۆ بۆنەی و گۆرانێکی پێشکەش کردبوو. لێدن لە تەپڵی شادمانی ئەوە تا گیان نایە سەر حوسێن و فەیسەڵی سانی. پرۆپاگەندە و وتاری بەربڵاو لە ڕادیۆی بەغداد دژی دادوەرە لابراوەکانی ڕژێمی پێشوو چەندین خۆپیشاندان و ڕاگەیاندن و وتارایەک لە دوایەکەکانی گەلانی ناوچەکە بە تایبەت کورد بۆ پشتیوانی لە کردەوە شۆڕژگەڕانیی عەبدولکەریم قاسم لە ڕوخانی شانشینی عێراق وای کرد حەسەن زیرەک بترسێت لەوەی بگەڕێتەوە عێراق و بیگرن بە بیانووی ئەوەی گۆرانی بۆ حکوومەتی پاشایەتی پێشوو هەڵگوتووە. چونکە حکوومەتی نوێ و کەسانی دەستگیرە کرد کا پێشتر پشتیوانی پاشایەتی خوازیان دەربڕیوە بۆیە لە ئێران مایە و چاوەڕێی کرد تا دۆخی سیاسی وڵاتەکە ڕۆن دەبێتەوە. ڕادیۆی بەغداد پاش کۆماری بوون و لە ناوبردنی سیستەمی پاشایەتی بانگەشەی زۆری دژی پاشایەتی وڵاتی ئێران دەست پێ کرد. لەوەی کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران هیچ مافێکی سیاسی و فەرهەنگی و کۆمەڵایەتیان پێ نەدراوە، بەڵام لە عێراق بەشدارن لا دەوڵەتدا. کاردانەوەی ئەم بانگەشانە دامەزرانی ڕادیۆی کوردی تاران و پاشان کرماشان. هەروەها بڵاوبوونەوەی هەفتەنامەی کوردستان لە تاران کە توانی ئازادی بۆ کوردی ئێران دەستە بەر بکات. بە پێی بڵێننامەیەک لە ڕێکەوتی 12 نیسانی ساڵی 1950 لەلایەن محەممەد کەیهان کە یەکێک بوو لە دامەزرێنەرانی ڕادیۆی کوردی لە تاران ئاماژە بە پێدانی مانگانەی 12,000 تمەن دەکات بە زیرەک بۆ پێشکەشکردنی گۆرانی کوردی. ئەمەش ئاماژەیە بۆ سەرەتای هاوکاری ئەم هونەرمەندە لە ڕادیۆی کوردی لە تارانی پایتەختی ئێران. لە ڕادیۆی تاران هەندێک جار دەچوە ڕادیۆی تەورێز و لەوێ گۆرانی تۆمار دەکرد. ئەو بەرهەمانی کە حەسەن زیرەک لە ڕادیۆی کوردی تاران تۆماری کردبوو زۆرجار بە ئامێری مامۆستاکانی وەکو حسێن یاحەقی و حەسەن کەسایی و جەلیل شەهناز و جیهانگیر مەلەک ئەحمەد عیبادی و بە سەرپەرشتی موشیر هۆمایان شارەدار تۆمار دەکرد. لە مانگی ئابی ساڵی 1962 کاتێک ڕادیۆی کوردی تاران داخرا، حەسەن زیرەک و هاوکارەکانی بەرەو کرماشان بەڕێکەوت. ڕادیۆی کوردی کرماشان ناوەکەی گۆڕدرا بۆ بەشی کوردی ڕادیۆی ئێران. ئەم ڕادیۆ نوێیە دەنگی نێودەوڵەتی ئێران بۆ بە مەش کاتژمێری پەخشەکانی زیاتر بوو. پەخشەکەی بەشێکی زۆری وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاستی دەگرتەوە. هاتنی حەسەن زیرەک بۆ کرماشان و پەیوەندیکردن بە گروپ و هاوکارەکانی ڕادیۆ ئۆرکێستراکەی زیاتر چالاک کرد کە چەند ساڵێک بۆ چالاکیە مایەوە و هەنگاوی گەورەی لا بەرەمێنانی مۆسیقا و گۆرانی کوردینە. بەرهەمەکانی حەسەن زیرەک لە ڕادیۆی کرماشان بە باشترین بەرهەمەکانی سەردەمی زێڕیندا دەنرێن. سەبارەت بە گۆرانی و ئاواز حەسەن زیرەک لەگەڵ مشتەبای میرزاد کە ئەو کات تەمەنی تەنیا 16 ساڵان بوو وتووێژی دەکرد و زانیاریکی بەرفراوانی لەسەر گۆرانی کوردی پێدەدا. ئەمەش وای کرد میرزادە هێندەی تر ئارەزووی بچێتە بوارەکە.
میرزا چەندین جار ئاماژەی بەوەکرەبوونی حەسەن زیرەک لە کرماشان زۆر بەسوود بووە چونکە ئەوەی بە مۆسیقای کوردی ناساندووە لە ڕێگەی زیرەکەوە چەندین گۆرانی و ئاوازی کوردی ناسی و وای کردووە شێوازی ژەنینی جیاواز. ئەلبەتە هونەرمەندی نەمر حەسەن زیرەک دایبووین بە گەنجینەیەکی دەوڵەمەندی گۆرانی کوردی. ئێمە کاتێ باز لە میلەتانی دنیاکەین بۆ نمونەڵین ئاوازی فەڕەنسی، ئاوازی ئیتالی، ئەڵمانی ئەویش بەشێکە وەکو ئەتوانین وەکو شارێک سەیری بکەین چونکە توانیەتی بە شێوەیەک مۆرک و تایبەتمەندی بڕسکێنێت کە پێش ئەو بوونی نەبووە. ڕاستە زۆر ئاوازکەوتێتی فۆلکلۆر بووە بەڵام بە جۆرێک هۆنیوێتەوە کە تایبەتمەندی خۆی پێدا و دەتوانرێت لە کاری تازەتر بە شێوەی مۆزیک بە شێوەی گۆرانی لەلایەن گۆرانی بێژانی دیکەوە سوودی لێوەربگیرێت. ئاراستەیەکی وای یاوەتێ کە چەندین شێواز لە خۆ بگرێت لە گۆرانی چڕینە. یەکێک لەو بەرهەمانەی کە فۆلکلۆرە وتوێتەوە من ساڵی 2008 بە دواوە کردم بە موزیکێکی ئۆرکسترایی و لەگەڵ بەڕێزان مامەسایانی کامکارە لە تاران تۆمارمان کرد. ئەتوان بڵێم ئەو کارم دەنگانەوەیەکی زۆری هەبوو تا ئێستش بووە سەرچاوی ناساندنم لە ڕێ ئەو بەرهەمەوە کە گۆرانی بێژانی کش چڕیویانە بەڵام هونەرمەند حەسەن زیرەک بە کاریگەریەکەوە چڕیەتی کە ئەوانی کەش پەسەندن بەڵام ئەم توانیەتی کاریگەری لەسەر ناخی هەموو چینەکانی کۆمەلگا دروست بکات. حەسەن زیرەک یەک تایبەتمەندی هەبوو بۆ مانەوەی بەرهەمەکانی ئەوەنەی کە من زانیاریم لەسەر مێژووی ژیانی هەیە بۆ نمونە لە جێگایەک ئاهەنگێکی سازە کرد کەسێکی سەرمایەدار وەکو پاداشتێکی مادی پێەیە ئەم یەکسەر بیری لەوە کردەوە لەگەڵ ڕادیۆی تاران کارێک بکات کە تێچۆکەی زۆر بوو وەکو تۆماری ماڵان و ناوخۆیی نەبوو ئەو هۆکارە وای کرد لە ڕادیۆی تاران و ڕادیۆی کرماشان کۆمەڵێ بەرهەمی زۆر ناوازەی بمێنێتەوە و خەڵک بە دوواداچوون بۆ بەرهەمەکانی دی کەشی بکات. حەسەن زیرەک لە ماوەی 3 ساڵی ژیانی لا کرماشان ناوبانگێکی گەورەتری بۆ خۆی تۆمار کرد بە جۆرێک زۆربەی ڕۆژەکان چەند کەسێک کە ئارەزوان لە دەنگی بوو لە ناوچە جیاجەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و باشووری کوردستان هاتن بۆ سەردانی ئەویش لە ماڵەکەی خۆیدا میوانداریانی دەکرد. دوای بەدەستهێنانی ناوبانگ هەندێک کەس لە ئێران ڕێگریان لە حەسەن زیرەک کرد درێژە بە چالاکیەکانی بدا بە هۆکاری جۆرا و جۆر لە ڕادیۆکانی تاران و کرماشان دەریان دەکرد. شێخ عابدی سەراجەدەدینی سەرۆکی بەرنامەی ڕادیۆی کوردی تاران بوو کاتێ حەسەن زیرەک هاتبۆ مەیدانی ڕادیۆکە شێخ عابد بە دەرگاوانی ڕادیۆکەی وتبوو ڕێگە نەدات بە هیچ شێوەیە حەسەن زیرەک بێتە ژوورەوە. ئەمەش زیرەک خەمبارەکە و ئەیوێ بگەڕێتەوە بۆ بەغدا و چیتر نەگەڕێتەوە تاران بەڵام لە کاتی گەشتنی بۆ بەغداش ئەیگرن و ئەیخەنە بەندین خانەوە. بسرەوەم خاکم وەسار بێلا نەخوام جنیەتیا بسرەوەم خاکم وەسار بێلا نەخوام بێکەس و بێدەر بێکەس و بێدەر بیار و هەودەم بێکەس و بێدەر بیار و هەودەم بێمەی و مەیخانە خۆم چی مەجنوانە خەڵاتم ئاوارەیە و کێوانە خۆم مەستەحەقی تیر و تاونەی ئاشنە و بێگانە خۆم. حەسەن زیرەک توانی ئەگەر ئاوازێک ئەرمەنیش بێت بە ڕۆحی کوردیانە و تایبەت بە خۆی هێنێ بکات وێنای بکاتەوە لە گۆرانی چڕینا چونکە بیرمان نەچێ گۆرانی بێژی شوان هەیە کە ئاوازی
دەرەوە بیانی و تۆتەوە بەڵام نەیتوانیوە ئەو تایبەتمەندیە بدا بەدەستەوە خۆ مەرج نییە هەموو گۆرانیە کە لە زمانی عەرەبی و تورکیا هەبێت ئێمە وەرمانگرتووە جاری وایە بە پێچوانەوە ئاوازەکە تەواو کوردیە بەپێی میانەی نۆتەکانی کە لە شیکاری مۆزیکدا دەرەکەوێت کە ئەمە ئاوازێکی کوردی یان کوردی نییە بەڵام ئەم توانیوێتی هەمووی بەو مۆرکەی خۆی دابڕێژێتەوە یعنی ئەگەر فارسێک گوتی بێتی ئەم بەوایە سەلمانوێتی کە ئاوازەکە کوردیە. لە ساڵانی 1962 ژیانی کارکردنی زیرەک بەرەو دابەزین چوو حکوومەت پارەی پێ نەدەدا بەرپرسی ڕادیۆی کوردی و کات شکوڕڵا بابان وتی نزیکەی 1500 گۆرانیمان با دەنگی حەسەن زیرەک تۆمار کرد و چیتر پێویستمان بە حەسەن زیرەک نییە. زیرەک لە سەردەمی خۆیدا گوێگرێکی زۆری لە ڕادیۆ کوردیەکانی بەخدا و کرماشان و تاران هەبووە هەرەمە زۆر جار بووەتە هۆی ئیرەی هونەرمەندانی سەردەمی خۆی. ساڵی 2024 لە ئینستیتوتی کەلەپوری کورد کتێبێکم چاپ کرد کە شیکاریم بۆ 7 گۆرانی هونەرمەند حەسەن زیرەک کردووە ئەگەرچی زۆربەی سەرچاوەکان ئەڵێن 900 و زیاتر گۆرانیشی هەیە نزیکی 1000 گۆرانی بەڵام بەو 7 گۆرانیەیە بۆمان دەردەکەوێت کە کارەکانی کەشی چ بەرهەمێکی نایاب و شاکارێکی جوانن بۆ مێژووی مۆسیقای کوردی. خۆشبەختانە ئەو کتێبە و کۆمەڵی کتێبی کە کراوە بە یەک کتێبی سەربەخۆ و وابزانام لای مەزاری هونەرمەند حەسەن زیرەکەوە لە بۆکان دانراوە. ساڵی 1966 کاتێک لە ئێران ڕێگی پێنادرێت دێتەوە عێراق بە هیوای دامەزرانەوەی لە ڕادیۆی بەخدا لەوێ تاقیەکردنەوە بۆی وەکو گۆرانی بێژوەری بگرنەوە بەڵام دەری ناچێن و پێڵێن دەنگت بۆ ڕادیۆ ناگونجێت. لە کاتێکدا لە سەردەمی بوونی خۆی لە ساڵانی سەرەتای پەنجاکان هەتا ساڵی 1958 بەشێکی زۆری گوێگرانی ڕادیۆی بەخدا گوێگری حەسەن زیرەک بوون بۆیە لەوێش جێگەی بۆ ناکەنەوە. دوای دەرکردنی لە ڕادیۆکانی ئێران و لە ڕادیۆی کوردی بەخدا زیرەک لە عێراق دەستگیر دەکرێت 6 مانگ لەوێ زیندانی و ئەشکەنجە دەدرێت. زیرەک لە تۆمارێکیدا بەدەنگی خۆی سەبارەت بە ئەشکەنجەدانی لە عێراق دەڵێت 18 شەو لە زیندانی کەرکووک بووم بە ماوەی 6 مانگ لەلایەن ڕێکخراوی ئاسایشی نیشتیمانی عێراقەوە چەندین جار ئەشکەنجە دەدرام لە شارێکەوە دەیان بردم بۆ شارێکی تر کەس لە بارودۆخی نەپرسی. دوای ئازادبوونی زیرەک لە عێراق لە سەرسنوورەکانی عێراق ئێران دیسان لەلایەن ساواکەوە بە تۆمەتی سیخڕی دەست بەسەر دەکرێت و ماوەیەک لە زیندانی کرماشان بەسەر دەبات. حەسەن زیرەک لەو کاتەدا داوای لا بەڕێوەبەرانی ڕادیۆکان کرد بگەڕێنەوە بۆ کارکردن بەڵام ئەوان ڕازی نەبوون بە داواکارێکی هەر لەو کاتەوە زیرەک لە ئاهەنگی هاوسەرگیری بۆ لە ناوخۆیەکاندا گۆرانیە وت. ئەی هاوار ئەی هاوار من لە هیچان نەبووم 8 مانگ لە عێراقا گیرام 6 مانگ لەگەر شکنجەی سازمانی ئەمنیەتی عێراقا ئەوەی کە بەسەریان هێنام هەیەم ئەوەی کە تەعزیب بوو کردیانم. لە تایبەتمەندی هونەری گۆرانەکانی زیرەک بە شێوەیە پۆلێ نەکرێت زۆرینەی گۆرانەکانی فۆلکلۆری کوردی بوون و زیرەک بە شێوازی تایبەتی خۆی دووبارە داڕشنەوەی بۆ کردوون و بەرهەمی هێناونەتەوە. هەندێک لەم گۆرانیانەی داهێنانی خودی زیرەک بوون ئێستا بوونەتە بەشێک لە فۆلکلۆری کوردی و تەواوی هونەرمەندانی تر سوودیان لەم میراتە وەرگرتووە. لە ڕووی زانستیەوە هەندێک تەکنیکی بەکارهێناوە لەوانە پیانۆ، فۆرتیکریشاندۆ، دیمیناندۆ هەروەها وردکردنەوەی دەنگەکان ئەم شێوازە لە زانستی بیردۆزی مۆسیقادا لە ترێل و ئەپاژوورتاریەوە دەچێت. لە گۆرانیەکانیدا زاراوە جیاوازەکانی کوردی سۆرانی، موکریانی، کرمانجی تێکەڵ کردووە وەکو لێلێ، دەلالۆ، لەبۆ، وێ و زۆری تر. ئەمەش بۆتە هۆیەک بۆ نزیکردنەوەی شێوەزارەکانی زمانی کوردی لە یەکتر. حەسەن زیرەک بە ڕێکوپێکی توانیوێتی ئاوازی بێگانە بکوردێنێت ئاوازێکی ئازەری، ئەرمەنی، تورکی، عەرەبی یاخود فارسی گوێی لێبوو بێ ڕاستەوخۆ لە ئەندێشی مێشکیدا کوردانە سەر لە نوێ دایڕشتێتەوە بە شێوەیەکە هەستی پێ ناکرێت کام ئاوازە بیانیە تەنانەت لە وتنەوەی مەقامی فارسی و زمانەکانی تریش
زیرەک نەیهێشتووە مۆرکا بێگانەیەکەی زاڵ بێت لەسەر شێوازێکی کوردی وتوێتەوە. لە سەردەمی حەسەن زیرەکە زۆر باو بووە کە زۆربەی نەتەوەکانی دیکەش ئاوازی نەتەوەی تریان ئەهێنا بۆ نمونە فارسەکان ئاوازی کوردیان ئەوتەوە و کوردەکان ئاوازی فارسیان ئەوتەوە بۆ نەتەوەکەم بۆ ئازەری بۆ تورکیش بۆ عەرەبیش هەمان قسە ڕاستە شتێکی نۆرماڵ بووە لەبەرەوەی لە ڕادیۆ و لە بۆنە هونەریەکانە ڕۆژانە هونەرمەند پێویستی بەوە بۆ گۆرانی بڵێت یاخود هونەرمەند هەبوو هەفتانە لە ڕادیۆ پێویستی بەوەی هەفتەی گۆرانیەکان دوو گۆرانی خۆی هەبێت ئەمەش خاڵی بەهێزی هەیە و خاڵی لاوازی خاڵی بەهێزەکەوەی بەردەوام هونەرمەند ئەبێت کە بەرهەمی هەبێت بەرهەمی زۆری هەبێت وەکو کارمەندی کە ڕادیۆ بێ بەرهەمی تازە هەبێت و زۆر جار هونەرمەند ناپڕژایە سەرەوەی میلۆدیەکی تەواو بنووسێت یاخود کاتی ئەوێت ئەمە هەڵەسان میلۆدیەکی خێرا نەتەوەیەکی تریان ئاشنا نەبێ بە نەتەوەکی خۆی ئەنێنا و تێکستی نەتەوەکی خۆیان دائنا و ئەنوتەوە حەسەن زیرەک بێبەش نەبووە لەمەوە گۆرانی زۆری حەسەن زیرەک وتراوەتەوە لەلایەن نەتەوەکانی دیکەوە لە سەردەمی خۆشی خۆی تووشی هەمان کێشەشە بووە حەسەن زیرەک لە توێژینەوەی ماستەرنامەکە بە باسم کردووە گۆرانیەکانی حەسەن زیرەکیان وتوێتەوە حەسەن زیرەکیش گۆرانی ئازەری و کۆمەڵک گۆرانی وتوێتەوە بەس ئەوەی جیای ئەکاتەوە حەسەن زیرەک لە هونەرمەندەکانی دیکە کە ئەو گۆرانیانی ئەو ئاوازانی وتوێتەوە زۆر کوردانوێتی زۆر هەز ناکەم ئاوازەی نەتەوەیەکی دیکە بێت یان کۆمپۆزەرێک یاخود ئاوازدانەرێکی نەتەوەیەکی دیکە دای نابێت لەبەرەوەی حەسەن زیرەک لە ناو مکریان و لە ناو لادێکان و شاخەکانی کوردستانە خوڵقاوە و کوردستانی ئەو کاتەش نەکرابووە بۆ جیهانی دەرەوەیە هیچ کاریگەریەکی نەتەوەکان و موزیکی دیکەی لەسەر نەبووە حەسەن زیرەک پەروەردەی ئەو هونەرەیە لەبەرەوە حەسەن زیرەک هەر شتێکی دیکەی بیتی ئەو ڕێک ئەتوانێت بە کوردی بڵێ بۆیە ئەڵێ حەسەن زیرەک با بنیانەری نازانی موزیکی کوردی دائەندێ یەکێکە لەوانە دو ساڵەکانی تەمەنی حەسەن زیرەک لە نەخۆشی و دەربەدەریدا بەسەری بردو زۆر گرنگی بە گۆرانیەتن نەدەدا زیرەک لە ماوەی 50 ساڵی تەمەنیدا چەندین جار با شێوازی جیاواز هەراسان دەکرا هەر لە زیندانیکردنی لە عێراق تا گەشەڵپێکردنی لەلایەن ساواکەوە لە ئێران و دەرکردنی لە ڕادیۆی کوردی کرماشان و ڕاتکردنەوەی لەلایەن هونەرمەندانی دیکەوە دڵپەندی زیرەکی لەکەوتە و زیرەک هێندە لەم ڕووداوانە بێزار بوو کە لە تۆمارێکی دەنگیدا دەڵێت لە بینی دوو سێکەودا چاخانەیەکی پرتوکاو و ناخۆش و ئەجایبم هەیە ئەگەر بێن تەماشا بکەن سەرسام دەبن کە من چۆن لێرە دەژیم هونەر هیچ سوودێکی بۆ من نەبوو چونکە کوردم و بە زمانی کوردی قسە دەکەم هونەر لە نێو کووردا جێگەی نییە وا دەمرم و ماڵاوایی یەکەم پچمە ژێرگەڵەوە بۆی جارێکی تر بە شەری کوردی نەبینم من لێرە لە کێوشاخێکدا چون لە هەموو ئێران و عێراق ڕێگام و جێگام نەبەوە لە بینی دووسێ کێودا چاخانەیەکی پرتوکا و ناخۆش و ئەجایب هەیە ئەگەر بێن تەمەشا بکەن تعجب دەمێن کە من چۆن لێرە دەژی نا پێم خۆشە تاسبی لێ دەکەم هونەر لە نێو کووردا قەدری نەما هونەر بۆ من بەهرەیەکی نەدا هونەر بۆ من کارێکی نەکرد کە بە شوێنیا بچم چون کوردم بە زمانی کوردی قسە دەکرد ئەوە خەریکم دووسێ گۆرانی بەم زمانی پیرینەوە وەختی پیرینەوە دەڵێم بۆ عالەم بۆ ئاخری مەرگم کە نزیکە و زمانێکە خواحافیزی یەکجاری بکەم بچمە ژێرگەڵەوە کە بەشەری کورد نەبینم سەلام ئەکەم لە هەموو شارەکان و کوردەکانی عێراق کە ئەوانەی چوومەتە ماڵیان ئەوانەی مەرحەبایمان بووە
حکوومەتی ئێران هەموو کات ویستێتی بە شێوەیەک حەسەن زیرەک ئەشکەنجە بدەن لە ڕێگەی تۆمەت خستنە پاڵ و بزڕکاندن. زیرەک و میدیازندی خێزانی کاتێک لە ڕادیۆی تاران بەرنامەیەکیان پێشکەش دەکرد بە ناوی ئێمە و گوێگرەکان لە بەرنامەکەدا خەڵک و هەوادارانی حەسەن زیرەک پەیوەندیان دەکرد و سڵاویان لە ناوبراو دەکرد و گۆرانیان بۆ وتن. دەربارەی ئەم بەرنامەیە لە بەڵگەنامەیەکی ساواک لە ڕۆژی 30 تشرینی یەکەمی ساڵی 1961دا دەڵێت بەرنامەی رادیۆی تاران بووە بە ئامرازی پەیوەندیکردن با کوردانی عێراقەوە لەبەرەوە ڕۆژی چوارشەممەی ڕابردوو لە ژێر ناونیشانی ئێمە و گوێگران پەیامی حەسەن زیرەک لە ڕێگەی میدیای زەندیەوە ڕەوانەکراوە بۆ کەسێکی عێراقی دانیشتووی شاری کەرکووک. ئەمەش دەرخەری ئەوەیە ساواک بە دوای بیان و داگەڕاوە تا زیرەکی پێتۆمەتبار بکە با بەڵگەی لاوازەوە. کاتێک لە عێراق دەستگیر دەکرێت ڕەوانەی چەندین بەندیخانەی شارەکانی تر دەکرێت. یەکێک لەو شارانش سلێمانیە. زیرەک لەوێ لەسەر گۆرانی وتن لێدراوە سوکایەتی پێکراوە. زۆر جاریش لەبەرەوەی نەیتوانیەوە گۆرانی بڵێت لێدراوە لا بەندیخانی تەورێز لەبەرەوەی لا ڕیزی زیندانیەکان دەکۆکێت سوکایەتی پێدەکرێت و پێی دەوترێت نابێت با کوردی بکۆکیت. حەسەن زیرەک بە بەرهەمەکانی لانی ناسیۆنالیستی پێوە دیارە کوردایەتەکەی. حەسەن زیرەک وەکو زۆر کەسی دیکە لەسەر ئەو بابەتە گیراوە زیندانی کراوە چ لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران و لە عێراق و دەربەدەر بووە. ئەم بابەتە زۆر بەسەریا شکاوەتەوە و لەبەرەوەی حەسەن زیرەک زۆر نزیکایەتیە بۆ لەگەڵ شۆڕشەکانی کووردا. ئەوەی سەیرە حەسەن زیرەک بێجیاوازی لەگەڵیانە لەگەڵ حیزبی دیاریکراوانەیە کاری نەکردووە. ئەو بە هونەرەکەی کاری کردو لە مەجلیسی شەوانەیە خزمەت و جۆش و خۆشیاوە بە خەڵکانی ئەو کاتە. ئەمەش لەلای کارمەبەستانی ئەو کاتە ڕێگە پێ نەدراوە. حەسەن زیرەکی تووشی زۆر دەراری کردووە. خۆشی زۆر جار ئاگاداریان کردێتەوە کە واز لە ڕەفتار و ئەو تێکست و ئەو گۆرانیانە بێنێت. بۆ نمونە لە جێگەیەکە کاک حسێنی برایڵێت پێمان وتۆ واز بێنەوە بوون چەند ئاگادار کراویتەوە. حەسەن زیرەک بە تێکست وەڵامیانەیەتەوە بە گۆرانی مقابڵێت ئەوەی لە دڵمایە بێڵێم زمانە سووتێ بیشارمە نێڵێم گۆشت و ێسقانە سووتێ. زۆر جوانەوە لە چەندێکێکی تر بە مقام بتوێتی. سڕێکەوە لە دڵما بیڵێم زمانە سووتێ سڕێکەوە لە دڵما بیڵێم زمانە سووتێ بیشارمەوە و نەیبێژم بیشارمەوە نەیبێژم مێشک و ێسقانە سووتێ هەروەها لە بەندیخانەی ورمێژ زیندانی کراوە زیاتر لە 15 جار ماڵی لە ئێرانەوە گواستۆتەوە بۆ عێراق و لە عێراقیشەوە بەرەوە ئێران. لە ئێران پێی وتراوە پیاوی ڕژێمی عێراق و لە عێراقیش پێی وتراوە سیخڕۆی شای ئێران. تەنانەت تورکەکانیش مامەڵەیەکی باشیان لەگەڵدا نەکردو. دوای دەرکردنی لە ڕادیۆکانی ئێران و لە ڕادیۆی کوردی بەغداد زیرەک لە عێراق دەستگیر دەکرێت 6 مانگ لەوێ زیندانی و ئەشکەنجە دەدرێت. دەربارەی ئاین زانیارێکی ئەوتۆ بەردەست نییە بەڵام بەهۆی بیرکردنەوە لە بوون و مردن لە کۆتاییەکانی تەمەنی هەستی نزیبوونەوە لە خوددا ویستی تۆبە و گەڕانەوە بۆ لای خوددا دەبینێتەوە لە گۆرانیەکدا دەڵێت مردن لە بیرمی بیرم کردەوە سەر لە بەیانی نوێژم کردەوە نەعلەت لە شەیتان هۆشم کردەوە هۆشیار بوومەوە. ئەم گۆرانیەی بە ناوی باران بارانە لەگەڵ مەقامێک لە کۆتاییەکانی ژیانیدا تۆماری کرد. مردن لە بیرمی گیریم کردەیە سەر لە بەیانی نوێژیم کردەیە نەحلەت بەو شەیتان هۆشیم کردەوە هۆشیار بوومەیەوە مردن لە بیرمی لاوە
لە شاری شنۆمایە و دواتر با سەختی نەخۆشکەوت لەلایەن بنەماڵەکەیەوە گەڕێنرایەوە بۆ بۆکان و لە نەخۆشخانەی شارەکە خەوێنراوە. حەسەن زیرەک دوای هەفتەیەک و چەند ڕۆژێک لە نەشتەرگەریەکەی لە نەخۆشخانەی بۆکان لە کاتژمێر 8 بۆ 9 شەوی 26 حوزەیرانی ساڵی 1972 لە تەمەنی 51 ساڵیدا لە ماڵی خوشکەکەی لە شەقامی سەقز بەهۆی شێرپەنجەی جگەرەوە کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی بۆکان با خاکسپێرترا. بەڵام دوای 37 ڕۆژ لەسەر ڕاستباردەی خۆی لا گۆڕەکەی دەرهێنرا و لە دامێنی کێوی ناڵەشکێن با خاکسپێرترا. لە کاتی کۆچی دوایی حەسەن زیرەکدا ڕادیۆی BBC باس لە کۆچی دوایی هونەرمەندەکە دەکاو ئەڵێ تاکە هونەرمەندی گەلی کورد لە نەخۆشخانەی بۆکان کۆچی دوایی کرد. زۆر لە هونەرمەندان و گۆرانی بەژان باس لە کۆچی زیرەکەکەن وەڵێن. هونەرمەند عەلی مەردانەڵێ حەسەن زیرەک مرد، من هێزی گۆرانی وتنم نەما، نەمیست بچمەوە نێو کاری هونەری، نەک هەر من بەڵکو هەموو گەلی کوڕۆژ. حەسەن زۆر ڕێزی ئەگرتم کە چوومەوە ئێران خۆی و هاوسەرەکەی منیان بردە ماڵی خۆیان و چەندین شەو میوانداریان کردم و خزمەتیان کردم. لا وێنەی حەسەن زیرەک کەمە. هونەرمەندی ڕۆژهەڵاتی کوردستان محەممەد ئیماملێ لا گێڕانەوەیەکی دەربارەی زیرەکەڵێ نێوانم لەگەڵ حەسەن زیرەک زۆر خۆش بوو. حەسەن لا مەهاباتا تەلاموتی ئەمەوێ پچما کرماشان و نەشتەرگەری بکەم بەڵام توانای مادی نییە. منیش پێم وت تۆ خەمە نەبێ، من کەسێک لا کرماشان دەناسم دەتوانێت یارمەتی بدات. ناوی ئەم کەسەمدایە و ڕۆی ڕەنگێکی خۆشی هەبوو. دوای مردنی چەندین جار بەڕەنگی ئیبراهیم سابیر بکەوتمە هەڵە و مەزانی حەسەنە و ئەویش لێرەیە گۆرانیەڵێ چون ڕەنگی لا زیرەک زۆر نزیک بوو. هەژار مکریانی شاعیر و نووسەر و بیرمەندی کورد لابارەی حەسەن زیرەکەوەڵێ گەر زمانی کوردی لا بین بچێت ئێمە بەس گۆرانەکانی حەسەن زیرەکمان هەبێت بەسە تا دووبارە بە زمانی کوردی پێ دروست بکەینەوە. میدیا زەندی هاوسەری حەسەن زیرەک کا بێژەری بەشی کوردی ڕادیۆی تاران بۆ نووسێت. حەسەن زیرەک نزیکەی 1000 گۆرانی لە تاران و کرماشان پێشکەش کردبوو. هەر بەهۆی گۆرانیەکانەوە کە ڕۆژانە نزیکەی 2000 نامە دەنێردران و تەنانەت پارەیانە خستە نێو نامەکە و بۆی گۆرانیە داواکراوەکە لێ بدرێتەوە. بەرنامە کوردەکانی ڕادیۆی تاران و کرماشان بەهۆی دڵخۆشی حەسەن زیرەک سەرنجی هەمووانی ڕاکێشا بوو. بەڵام سەرڕێ ئەو هەموو خزمەتانی ئیتر حەسەن زیرەک لە ڕادیۆ ڕێگەی پێنەدرا و لەبیرکرا. شاعیری کۆچکرد و شێرکۆبێکەس لە بارەی حەسەن زیرەکەوەڵێت حەسەن زیرەک مامۆسای بەستەی کوردیە. لەو ڕۆژەی حەسەن زیرەک نەماوە تا ئێستا 4 گۆرانی تری وەکو گۆرانەکانی حەسەن زیرەکمان نییە. شەماڵ سایب مۆسیقاژن و گۆرانی بێژی دیاری کورد دەربارەی زیرەک چەندین جاری تر دەیڵێتەوە ئێمە ئەبێت مەمنونی حەسەن زیرەک بین. ئەگەر ئەو ئەسووە ئەودی و مەبەستی لە ئێرانە درێژەی بەو گۆرانی کوردیانە نەدایە ئێستا گۆرانی کوردی نەمابوو. زیرەک لە ماوەی ژیانیدا 30 جار هاوسەرگیری کردووە، دووجاریش با فەرمی و کۆی کادیارە هاوسەرگیری کردووە. میدیازەندی هاوسەری زیرەک بووە، خاوەنی دوو کچەلەی بەناوەکانی مەحتاب ئارەزوو لەگەڵ مەهناز ساکار. هەروەها چەند گۆرانێکی بۆ دوو کچەکەی تۆمار کردووە. میدیا کچی عەلی زەندی بووە، یەکێک بۆ لە دامەزرێنەرانی ژێکاف و کوردێکی ناسیۆنالیست بووە. کاتێک زیرەک ناوبانگ پەیدا دەکات لە ڕادیۆی تاران میدیا زەندی دەناسێت و پاش گەڕانەوەی بۆ ڕادیۆی کرماشان میدیا دەخوازێت. بەڵام دوای دەرکردنی لە ڕادیۆ بێکاری زیرەک میدیا زەندی داوای جیابوونەوەی لێ دەکا و جیا ئەبێتەوە. ئەو ماوەی کە پێکەوە بوون بەهۆی نەخوێندەواری حەسەن زیرەک میدیا زەندی یارمەتیکی زۆری داوە لە نووسین و خوێندنەوەی شیعرا فارسی و کوردیەکان تا زیرەک بیان کاتە مەقام و گۆرانی. هەروەها دوای نەخۆشکەوتنی زیرەک دووبارە میدیا زەندی گەڕاوەتەوە لای و لەگەڵ ڕابعە سەرنجام چاودێریان کردووە. میدیا زەندی لە ڕۆژی هەینی 21 ئابی ساڵی 2018 لە تاران کۆچی دوایی کرد. خەڵکی غەمە دەکڕێیان ئەی وەی منە غەمە دەفرۆشم دەی
وێنەی زاماوەر بۆ تۆ لە کۆڵۆلا جۆشم دەی جیجگان ماڕە جوایانی سێیا سرێ لێکایانی ئەیوە شەدێ لە بەرێدەیەڵانی ڕابعە کۆتا هاوسەری زیرەکە بۆ ماوەی 11 ساڵ و تا کۆتاییەکانی ژیانی زیرەک لە ئاگەڵیدا بووە. بۆ یەکەم جار یەکتریان لە ئاهەنگێکی هاوسەرگیری بینیوە بە وتەی ڕابعە. حەسەن زیرەک خۆی پێی وتووە 2800 گۆرانی هەیە، کەس نازانێت گۆرانیونبووەکانی چیان لە بەسەر هاتووە چیان لێکراوە. لە گێڕانەوەیکی ڕابعەی هاوسەری حەسەن زیرەک باس لە دواساتی کۆچی دوایی زیرەک دەکات و ئەڵێ دوای مردنی زیرەک تیمێکی ئەمریکی لە تارانەوە هاتن سەردانی گۆڕەکەیان کرد لە ناڵەشکێنە. پارەیەکی باشیان بۆ پێشنیارکردین تا ماوەیەک زیرەک لا گۆڕەکەی دەربهێن و نمونەیەک لا گەروی لێبکەنەوە و ڕەوانەی تاقیگەی بکەن، بەڵام ئێمە ڕازی نەبووین. ڕابعە خان ئەڵێت لەبارەی نەخۆشی زیرەکەوەی جۆرە نەخۆشیەکی نەبوو، ڕۆژێک چۆتە ئاهەنگێک ئێوارە ئاگاداریان کردمەوە کە زیرەک لا نەخۆشخانەیە و نەخۆشە. کە چوون بێهۆش بوو ژنێک لەوێ بوو پێیوتم کە زیرەک لەلایەن ساواکەوە ژەهر خوارد کراوە. ڕابعە خان لە 7 حوزەیرانی ساڵی 2023 بەهۆی توشبوونی با نەخۆشی خوێنبەربوونی گەدە لە تەمەنی 78 ساڵیدا لە نەخۆشخانەیەکی شاری سپس کۆچی دوایی کرد. کۆتا بابەت کە پێویستە باس بکرێت ژیان و بەرهەمەکانی لە پەرتووکەکاندا لەوانە چریکەی کوردستان کە نووسەرەکەی حەسەن زیرەک خۆی بوو، گەوهەرێ نووسەرەکەی عوسمان شارباژێڕی بوو، حەسەن زیرەک و هەندێک لا بەسەرهاتەکانی کە نووسەرەکەی میرزا کەریم خۆشناو بوو، ناڵەشکێنە گۆرانەکانی حەسەن زیرەک، نووسەرەکەی قادر نەسیر نیا بوو. ساواک بۆچی حەسەن زیرەکی کوشت، نووسەرەکەی مەولود ئیبراهیم حەسەن بوو، بەرکوڵێک لە ژیان و بەسەرهاتی حەسەن زیرەک نووسەرەکەی هیوا عومەر ئەحمەد بوو، حەسەن زیرەک هەر نووسینی هیوا عومەر ئەحمەد بوو، حەسەن زیرەک چریکەیەک بۆ شادی نووسەرەکەی مەریوان مەسعود بوو، حەسەن زیرەک ناسنامەی گۆرانی کوردی نووسەرەکەی شێرزاد عەبدوڕەحمان بوو، حەسەن زیرەک و زمانی دوولا نووسەرەکەی ئیبراهیم فەرشی، ڕۆڵی حەسەن زیرەک لە میوزیکی کوردیدا نووسەران زۆزگ ئەحمەد قەرەداخی و زایر محەممەد عەزیز و ڕەهەندەکانی حەسەن زیرەک نووسەرەکەی عادل محەممەد کەریم. بسرەوەم خاکم وەسار بێلا نەخوام جنيتيا بسرەوەم خاکم وەسار بێلا نەخوام بێکەسوە بێدەر بێکەسو بێدەر بێیار و هەودەم بێکەسو بێدەر بێیار و هەودەم بێمەی و مەیخانە خۆم چی مەجنوانە خەڵاتم ئاوارەیە و کێوانە خۆم مستحقی تیر و تاونەی ئاشنە و بێگانە خۆم منیشەمەوێت لە کۆتاییە بڵێم تا ئێستش دڵنگ و میراتی هونەری حەسەن زیرەک لە هەموو پارچەکانی کوردستان گوێی لێگیرە و بە یەکێک لە ئاستوونەکانی مۆسیقای کوردی دادەنرێت. بێ دوکتور دەوا و دەرمان شێتت کردم سەرگەردان دەوەڕا دەوەڕا کەژاڵیان ناخۆشم بۆ تۆ بیلاو کەیدەی دەستم بەردامان پێکەرین بوو بەگریان دەدەبینم چاو بەگریان ناخۆش و دەرێ دەدارێم دەوەڕا دەوەڕا بە قوربان بوو دەرە دەخۆنجی دەر ئەچوە یارم گەنجی دەر بوو دەرە دەخۆنجی دەر ئەچوە یارم گەنجی دەر حەکیم گەزین نەینەسین ئەجەل گەریب جەنگی دەر حەکیم گەزین نەینەسین ئەجەل گەریب جەنگی دەر گولدور مەنی گولدور. هەتاوی کوردستان بۆم بۆش کۆتایی هات بە هیوام جێگەی ڕەزامەندی ئێوەی هەمیشە ئەزیز بێت. کاتێک خۆش بەشە.